بیرکاری پۆلی هەفتەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە ١١٢. بابەتی لێکدان و دابەشکردنی ژمارە تەواوەکان نووسرا لێرە دەزانی کە لێکدان کۆکردنەوەیەکی دووبارەیە، واتە من ئەگەر ژمارە 3 لێک بدەم لەگەڵ ژمارە 2 هەروەکو ئەوەی وایە ژمارە 2 کۆ بکەمەوە 3 جار. 2 کۆ 2 کۆ 2 یەکسانە بە 6، 3 جاران 2ش هەر دەکا 6. و لە هەمان کات ئەگەر لە جیاتی 2 کەم 2 هەبوو، ئەویش هەروەکو ئەوەی وایە کەم 2 کۆ کەم 2 کۆ کەم 2. لە کاتی کەم واتە 3 ژمارەم هەیە، هەر سێکیان کەمە، ژمارەکان کۆ دەکەمەوە، هێمای کەمیش دادەنێم. ئەوە لە کاتی تاوتوێکردنی ژمارە نێگەتیڤەکان، کەواتە لێکدانی 3 جاران 2ش کەم 2 هەر دەبی بکاتە کەم 6. لێکدانی ژمارە تەواوەکان بە بەکارهێنانی کۆکردنەوەی دووبارەیی. لێرە 3 جاران کەم 4 کەم چارەکەی 3 جار دەنووسمەوە. ئەگەر هەر نەمزانی پاشان کەم 4 3 ژمارەم هەیە، هەر سێکیان کەمە، ژمارەکان کۆ دەکەمەوە و هێمای کەمیش لە پێشیان دادەنێم. ئەوە لەوانەکانی ڕابردوو ئەوەی فێربوویمە کە ئەگەر ژمارەی نێگەتیڤم هەبوو ئایا چ دەکەم؟ ژمارەکان کۆ دەکەمەوە، هێمای نێگەتیڤیش دادەنێم. بە هەمان شێوە کەم 4 کۆ 2 واتە 2 کەم 4یم هەیە، کۆیان دەکەمەوە، هێمای نێگەتیڤیش دادەنێم، ئەنجامەکە دەکاتە کەم 8. لێرە ئەوەی فێربووین کە ئەنجامی لێکدان نێگەتیڤ یان سالیب دەبی کاتێک نیشانەی دوو ژمارەکە جیاواز بن، واتە دوو ژمارەیە یەکەکیان کەمە، ئەوی دی کۆیە، هەمیشە ئەنجامەکە نیشانەکەی کەمە چونکە ژمارە هێمایەکان جیاوازن. سەیری شێوازی لای چەپ بکە، تێبینی بکە ئەنجامی هەر لێکدانێک لە پێشینیەکەی 3 زیاترە. کاتێک دەگەینە لێکدانی کەم 3 لە ژمارە سالیبەکان، ئەنجامەکە دەبیتە موجب شێوازەکە ئەوە ڕوون دەکاتەوە کە ئەنجامی لێکدانی دوو ژمارەی سالب یان دوو ژمارەی نێگەتیڤ ژمارەیەکی پۆزیتیڤە. لێرە بۆ وێنە کەم 3 جاران 2 زانیمان کە دەکاتە کەم 6. ئەوجا ئێستا ئەمن ئەو ژمارەی ناوکەوانەی کەم دەکەمەوە هەموو جارێ یەکی لێ کەم دەکەمەوە، تەنیا یەک. 2 بیدەیکەمە 1، 1 بیدەیکەمە 0، 0 بیدەکەمە کەم 1، کەم 1 بیدەکەمە کەم 2 و هەتا دوایی دەتوانم بیکەمە کەم 3، دوای بیکەمە کەم 4 بزانم چ ڕوو دەدا. بەڵام ژمارەکەی ئێرە کەم 3 کە هەروەکو خۆی نایگۆڕم. لە کاتی لێکدانی کەم 3 جاران 2 زانیمان کە کردیا کەم 6، کەم 3 جاران 1 بووە کەم 3، کەم 3 جاران 0 هەموو ژمارەک لە کاتی لێکدان لەگەڵ 0 هەر دەکا 0. ئەوجا بنووسم کەم 0 یان کۆ 0، 0 هەر 0ە، کەم و کۆی جارێ نییە. کەواتە لێرە تەمەشا دەکەم کە ئەمن ژمارەکانی ئێرە بە 1 کەم دەکەمەوە، ئەنجامەکە لێرە بە 3 ژمارە زۆر دەبی. لە کەم 6 بووە کەم 3، کەم 3 بە 3 ژمارە زۆرترە، لە 0 گەورەترە لە کەم 3 بە 3. کەواتە کە ئەو 0ی کەم دەکەمەوە دەیکەمە کەم 1، ئەنجامەکە بە 3 دەبی گەورەتر بی لە 0. کەواتە کە هێشتا کەمم کردەوە کردمە کەم 2، ئەو ئەنجامە بە 3 گەورەترە لە 3.
ئەگەر کردمە کەم سێش لێرە کەم سەیەکەم هەر وەکو خۆی نووسیەوە ئەو کەم دووە کردمە کەم سێ دەبی ئەنجامەکەی ئێرە بە 3 دانە گەورەتر بی لەو شەشەی کەواتە دەبی ببیتە 9. ئەگەر ئێرەم کردە 4 ئێرەش کەم 3 بوو کەواتە ئەنجامەکە دەبی بە 3ش گەورەتر بی لە 9 دەبی ببیتە 12 و هەتا دوایی لێرە دەگەمە ئەو دەرەنجامەی کە ئەگەر دوو ژمارەم هەبوو هەردووچیان نێگەتیڤ بوون ئەنجامی لێکدانیان پۆزیتیڤە یان موجەبە یان هێمای کۆی هەیە هەرچەندە نانووسرێ. ئێستا کە ئەوەم زانی ئێستا پێویست ناکە بچم ژمارەکان کۆ بکەمەوە یەکسەر لێک دەدەم کەم 4 جاران کەم 2 یەکسانە بە کۆ 8. لێکدان و دابەشکردن دوو کردداری پێچەوانەی یەکترن. یەک ئەوی تر لا دەبات دەتوانین ئەو ڕاستیە لە دۆزینەوەی ڕێسای دابەشکردنی ژمارە تەواوەکان بەکاربێنین. واتە ئەگەر دوو ژمارەم هەبوو یەکیان پۆزیتیڤ بوو لێکمدا لەگەڵ ژمارەکی نێگەتیڤ دەزانم کە ئەنجامەکەشی ژمارەکی نێگەتیڤە چونکە هێمایەکان جیاوازن. کەواتە بە هەمان شێوە ئەگەر کەم 8م هەبوو ژمارەکی نێگەتیڤە دابەشی ژمارەکی نێگەتیڤم کرد پێویستە ئەنجامی دابەشکردنەکە ژمارەکی پۆزیتیڤ دەرچی. ئەوها کەواتە ئەگەر لە کاتی دابەشکردن ژمارەکان هەمان هێمایان هەبوو ئەو جەگە هێمایەکە پۆزیتیڤ بوو ئەگەر نێگەتیڤ بوو ئەنجامی دابەشکردنەکە هەمیشە پۆزیتیڤە هەمیشە موجەبە. و ئەگەر هاتوو دوو ژمارەم هەبوو هەردووچیان نێگەتیڤ بوون لە کاتی لێکدان ئەنجامی لێکدان پۆزیتیڤ دەردەچی. کەواتە ئەگەر ژمارەکەم هەبوو پۆزیتیڤ بوو دابەشی ژمارەکی نێگەتیڤم کرد دەبی ئەنجامی لێکدانەکەش نێگەتیڤ بی. کەواتە هەمان ڕێسایە لە کاتی دابەشکردن و لە کاتی لێکدان ئەگەر نیشانەکان جیاواز بوون ئەنجامەکە نێگەتیڤە ئەگەر نیشانەکان هەمان نیشانە بوون ئەنجامەکە پۆزیتیڤە. ڕێسای دابەشکردن هەمان ڕێسایە وەک ڕێسای لێکدان کەواتە هەمان ڕێسایە ئەگەر یەکەکەم زانی ئەوەکەی دیش دەزانم چونکە هەمان شتە. ئێستا بچمە لای لاپەڕا 113. ئەگەر بۆ دوو ژمارە هەمان نیشانەیان هەبی ئەنجامەکەی هەمیشە پۆزیتیڤە. ئەگەر دوو نیشانەی جیاوازیان هەبی ئەنجامەکە هەمیشە نێگەتیڤە کەمە یان سالبە. دابەشکردنی ژمارە تەواوەکان 72 دابەشی دەکەم بەسەر 72 پۆزیتیڤە دابەشی دەکەم بەسەر 8 کە نێگەتیڤە دوو هێمای جیاوازە ئەنجامەکە دەبی نێگەتیڤ بی. 144 نێگەتیڤە دابەشی دەکەم بەسەر ژمارەکی پۆزیتیڤ دوو هێمایەکان جیاوازن ئەنجامەکە دەبی نێگەتیڤ بی. بێگومان ئەمن دەبی بزانم 144 دابەش 12 هەر دەکا 12 ئەوەی هیچ دەبی بزانم 72 دابەش 8 ئەوە لە مێژە ئەو زانیاریانەمان هەیە لێرە تەنیا فێر دەبین زانیاری هێمە دەنا 72 دابەش 8 هەموو کەس دەزانی کە دەکاتە 9. لێرە ژمارەکی نێگەتیڤم هەیە دابەشی دەکەم بەسەر ژمارەکی نێگەتیڤ 100 دابەش 5 یەکسانە بە 20 پۆزیتیڤە چونکە هێمایەکان وەکو یەکن. ئەوە تەواو.